لە دوای کۆبوونەوەی حکوومەتی هەرێم لەگەڵ پەرلەمانی کوردستان، ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت حکوومەت توانای چارەسەرکردنی کێشەکانی نییە و هەر لەبەر ئەوەشە پەرلەمان نابێت پاڵپشتی حکوومەت بکات. سالار مەحموود، ئەندامی پەرلەمانی کوردستان ڕای دەگەێنێت دەبێت ئاشتی هەورامی بانگێشتی پەرلەمان بکرێت و وەڵامی پرسیاری پەرلەمانتاران بداتەوە. هەروەها پێشی وایە حکوومەتی هەرێم باوەڕی بە مۆدێلی پەرلەمانی نییە. ئەگەر وڵامەکانی بڕواپێهێنەر بوو ئەو کاتە پەرلەمان دەتوانێت پشتیوانی حکوومەت بکە. ئەگەر وڵامەکانی مقنع نەبوو دەبێت ئاشتی هەورامی متمانەی لێ بسەندرێتەوە و سزا بدرێت، چونکە ئەندازیاری شکستی ئابووریە لە کوردستان و عەقدەکانی نەوت پڕن لە بەرپرسیارەتی و قەرز بۆ سەر خەڵکی کوردستان. نابێ حکوومەتی هەرێمی کوردستان لەم بەرپرسیارەتە خۆی بەدوور بگرێ. کاتێک دەتوانێت پشتیوانی پەرلەمانی کوردستان بەدەستبێنێ حکوومەت کە شەفاف بێ لەگەڵی، کە یاساکان جێبەجێ بکە، کە ڕێز لە ئیرادەی پەرلەمان بگرێ، کە ڕێز لە ئیرادەی پەرلەمانتاران بگرێ. ئەم تەرکیبە لە حکومڕانیە احترامی مۆدێلی پەرلەمان و ئیرادەی پەرلەمان ناگرێ، بۆیە بە بڕوای من پشتیوانی پەرلەمانیش بەدەست نایەنێ. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ پەرلەمان، حکوومەتی هەرێم لە نێوان گەڕانەوە بۆ بەغداد و دەستپێکردنەوەی دانوستان یان ئەنجامدانی چاکسازی لە لیستی موچەی فەرمانبەران و خانەنشینان و 2 موچە و 3 موچەی ئەندامانی حیزبەکان گەڕانەوە بۆ بەغدادی هەڵبژارد و جارێکی دیکەش پرسی چاکسازی خستە کەنارەوە. لە بەرامبەریشدا ئەندامێکی پەرلەمانی عێراق پێی وایە ئەم پێگاتەی ئێستای حکوومەت ناتوانێت دانوستانی سەرکەوتوو لەگەڵ بەغداد ئەنجام بدات، چونکە کارەکانی حکوومەتی هەرێم بە دامەزراوەیی نەکراون. کێشەکەی ئێمە ئەوەیە ئێمە کە وەسەیەکمانە وەکو پەرلەمانزان دەکەوە ئفریج کراوە، یعنی هیچ ناهێڵنیان زۆر ڕۆڵی خۆی ببینێ. لەم لا حکوومەتمانەیە حکوومەتێکە کە هین کراوە، پاوان کراوە، کاتێککە حەزیان لێبێت فڵان وەزیر دەرەکان حەزیان لێبێت فڵان وەزیر دێنەوە. ئەمە هین نییە، ئەمە لە ڕاستیە نەڕێکاری حکوومەت بەو شێوەیە، نە پەرلەمان بەو شێوەیە بێ. هەتا موەسسات لە کوردستانە ینی شوێنی خۆی نەگرێ، ئێمە ناتوانین یان بەدامەزراوەیی نەکرێن ئیدارەی هەرێمی کوردستان، ئەو کاتە ناتوانین گزارش لە ئێرادەی گشتی خەڵکی کوردستان بکە و ئەو کاتە تا ئەو کاتەش تەسەوور ناکەم ئەو یەک ڕزەی کە خەڵک باسی ئەکات بتوانێت بێتە دی. لە ڕابردوودا سەرۆکی حکوومەتی هەرێم بەغدای بە موفلیز ناوبرد و سیاسەتی نەوت و ئابووری سربەخۆی بە ئەندازیاری ئاشتی هەورامی ڕاگەیاند، بەڵام هەرزوو سیاسەتی ئابووری سربەخۆ شکستی هێنا. لە ئێستاشدا دەسەڵاتدارانی پەرلەمانی کوردستان لە بری لێپرسینەوە لە ئەندازیارەکانی شکستەکان فەرشی سوور بۆ حکوومەت و وەزیرەکانی ڕادەخات. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.